بنای خۆی گەورە لە بڕگەی هەواڵ و کاردانەوەی وێب تیڤی ستاندەر لەگەڵتانم. پەیوەندیەکانی پارتی و گۆڕان لە پەراوێزی بڕیاری دەستگیرکردنی هەڵسوڕاوانی گۆڕان لە بادینان و دەستگیرکردنی هەڵسوڕاوانی گۆڕان لە چوارچێوەی کەیسی ڕۆژنامەنووسان و چالاکانی بادینان پێشهاتێکی نوێی لە نێوان ئەو دوو حیزبا دروست کردووە. سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی هەولێر لە ڕۆژی 22 شوبات بڕیاری دەستگیرکردنی بۆ ئەیهان سەعید ئەندامی ژووری پەیوەندە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان بە تۆمەتی سیخوڕی و گواستنەوەی زانیاری دەرکرد. هاوکات قەیدار حوسێن کارجەڕی بازنەی گۆڕان لە ئاکرێ ڕۆژی سێشەمەی 23 شوبات ڕایگەیاند بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نەتەوەیی بڕیاری دەستگیرکردنم بۆ دەرچووە. ئەو پێشهاتانە لە کاتێکدایە کە پێشتر بزوتنەوەی گۆڕان لە پەراوێزی سزادانی 5 دەستگیرکراوی بادینان لە ڕاگەیەندراوێک ڕخنەی لە بڕیاری دادگا گرت و بە پەیامێکی مەترسیدار وەسفی کرد بۆ سەروەری یاسا. دوای بڕیاری دەستگیرکردنی ئەو دوو هەڵسوڕاوەی گۆڕان لە بادینان کە تا ئێستا لە سلێمانی گۆڕان بە فەرمی هیچ هەڵوێستێکی دەرنەبڕیوە، عەدنان عوسمان سکرتێری پێشووی جفاتی نیشتیمانی گۆڕان بەهۆی سزادانی دەستگیرکراوانی بادینان داوا لە یەکێتی و گۆڕان دەکات بایکۆتی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیران بکەن. لە ناوخۆی بزوتنەوەی گۆڕانیش ناڕەزایەتیەکان لەو ڕوو لە هەڵکشانە، بەڵام پارتی ڕایگەیاندووە ئەوان دەستێوەردانیان نەکردووە لە بڕیاری دادگا. بە گوێرەی بەڵگە دادگا فەرمانیگرتنی بۆ ئەم دوو هەڵسوڕاوە دەرکردووە. جێی باسە لە بڕگەی نۆی بەشی دووەمی ڕێکەوتنی گۆڕان و پارتی بۆ پێکهێنانی کابینەی نۆیەم جەخت لەسەر ڕێزگرتن لە ئازادی و جیاوازیەکان کراوەتەوە. چاودێران پێیان وایە بە پێچەوانەی ئەو بڕگەیە لەو کابینەیە زۆرترین پێشەلکاری کراوە. چاوەڕێ دەکرێت کاردانەوەکانی ئەو بڕیارەی دادگای هەولێر لە ناوخۆی بزوتنەوەی گۆڕان زیاتر پەرەپسێنێت و گرژی لە پەیوەندیەکانی ئەو دوولانە دروست بکات. بەخواتان دەسپێرم.